براني بالرزيمة أما نامەیەکی ترە ڕەحمەتی خواتان لێ بە نامەیەکی تر بەس لەو حاڵە پڕمە ئەساتەی لای پارتیە کاتەوە برایەکی هەولێریە خوای پەروەردگار مەحفوظی کە ئەڵێ مسلمانانی خۆشن ئەمە نەفسی خۆم مرتاح بکەم ئەو نامانەی ئەو ئەمانەکەی لەسەرمە بیگەێنمە جێ قسێتی هەندێک لە برایانی سجنی ئاکرێ کە پێشەوەی ئەعدام بکرێن کاک فەهمی گەرمیان و کاک هێمنی هەولێر و کاک عوسمانی هەولێر و کاک شیروانی هەولێر و کاک قارەمانی هەولێر من لێرەدا باسی ئەوە بکەم شێوەی تحقیقات و لێدانیان یەکەم جیرانیان تەنیشتی لقی دوو ڕاستەوخۆ سەر بە مەسرور بەرزانیە بە سەرپەرشتی ڕائید شەنگل ڕائید شەنگلی تاغوتیش یەزیدیە یەکەم جار کاک فەهمیە گیرێ ئینجا برایەکانی تر لە ڕێگای جاسووسەکانی پارتی معلوماتی کاملیان وەرگرت ئینجا جیران نەک بە ئەترافی هەندێکیان بەڵکو لە ڕێی جاسووسی خۆیان ئینجا براکانی تر جیران یەک تەنها کاک هێمن نەبێت ئەو بۆ ماوەیەکی زۆر ئینجا گیرە بەڵام زۆر بەورە بوون هەموو کات قورئانیان دەخوێن پاشان دەست کرا بە تەحقیق بەڵام لێدانەکانیان لە عەقڵی ئینسانی نەبوو بە پێی خۆیان دەچوون بە ڕاکێشان دەهاتنەوە ئێمەش هەردوو دەست و قاچەکانمان کەلەمچە بوو چاویشمان دەسترابەوە بەڵام شەوان دەمان کردەوە یعنی هیچ چاویان یان بە دزیەوە تەماشامان دەکردن ئەگەر حەرەسیش لەوێ نەبا ئەوە قسەمان لەگەڵ دەکردن برا هەبوو بۆ ماوەی 8 مانگ بوو کەلەمچە بوو لە ناو زیندانەکە لە ناو ژوورەکەش کەلەمچە بوو نان خواردن نەبوو ڕۆژ تا ئێوارەی یەک سەمون بوو ئاوی گەرمیش ئەو کاتەش زۆر گەرمە بوو لێدانەکانیان زۆر گەورە بوو بە تایبەتی کاتێک کە کارەبایان لێدەدان ڕەنجیان مۆر دەبوو کاک عوسمان ماشەڵڵا نمونەی نەبوو زۆر خۆڕاگر بوو پاش ئەو هەموو لێدانەی لەبەر ورەی ئەوانی تر نەیدەگۆت ئۆف شوێنی لێدانی کارەبایان لە عەورەت و سینگیان بوو پارتی ئەیان هەبوو بەڵام شتی زیاتریشکیان دەویست هەتا موسڵمانەکانیان بە کافرێکی ئێزیدی تەهدید دەکرد ئەوەی خودی شەخصی عیسمەت ئەرگۆشی دەیگوت ئەگەر ئاعتراف نەکەی بەو ئێزیدیە فەساد دەکەم چەندین برا تەهدیدیان بەو ئێزیدێ هەتا کاک ئاوات مۆریاسی ئەوەی سەیارەکەی لێدانی فەڕەنسۆی بەناوە بوو ئەویش بەم شێوەیە تەهدیدی کرا پاش ئەو هەموو لێدانەی بردیان ئاکرێ هەر حاڵێک جارێکوژەنەوە دێمەوە بزانم چاکتر نابێ بە بزانین ئێستا خۆ باشتر نەبوو ڕەحمەتی خواتان لێت نووسیوێت لە پاش ئەو هەموو لێدانەی بردیانە ئاکرێ بردیانن بۆیە لەوێ لە قاعەی ئینفیرادی سەربەخۆ بوون لە ئاکرێ قاعەی ئینفیرادی زۆر بوو ئەو برایانە لەوێ بوون لە ئینفیرادی کاک حەسەنی سیرە کاک حاجی کاک ئەبوو خوبەیب کاک عومەر زۆر بوون ئەوانە هیچیان لە 2 ساڵ کەمتر لە ئینفیرادی نەبوون هەبوو 3 ساڵی تەواو کردبوو لە ئینفیرادی کاک خوبەیب بوویش 7 ساڵ بوو لەوێ بوو کاک فەهمی وانیش بردران بۆ ئەوەی ڕۆژانە 1 سەمون لەگەڵ ئاو بەڵام خوای گەورە پاداشتی ئەو برایانەی ئەوان بە دزیەوە خواردنیان بۆ دەبردن لە بن دەرگا دەبا زۆر بە خێرایی چووبای بڵ ببای ئەوە لەوانیان زۆر خەراتر لێ دەکردی وەڵڵا ئێستاش لە پێشچاومە بە دزیەوە تەماشامان دەکردن کە دانهێنان نەدەرەوە بەستە زمانانە سەیریکەن برانی بەڕێزم سەیری ئەو جرم و جەرائیمەی کە تەقیژێستا ئەیکا بەس گوێ بگرە لەم مەقتەعە چۆن ئەیجێڕێتەوە ئێستا زمانانە یەکسەر غاریان دەدا سەر زبڵدانەکان ئەگەر خواردنی پاشماوەی سجنەکان ماباوە دەنیم ئەنجا حرەسەکان ئەگەر بیان دیبان لێیان دبان لێ نەدەگەڕان خواردنی سەر زبڵدانیش بخۆن
ئەو برایانە خوای گەورە جەزایان بداتەوە کاتێک چوونە سەر ئەومان دەهات بۆیان لە WC دادەنان ئەوانیش لە پاش ئێمە دەیانبیانیان لەگەڵ لێدانی کێبڵ هەمووی دڕابوو اینجا زستانیش بەسەر هاتبوو هەر بەو جلانە سەرمای زستانی ئاکرێ زۆر بەناوبانگە بەبێ مافور و ڕایەخ برسیش پیاوی دەوێ خۆی ڕاگرێ ئیمانی دەوێ اینجا ئەو برایانە هەر شکر بوون کاک عوسمان کە یەکێک بوو لەو برایانە دەیگوت زۆر خۆڕاگر بووین دڵی یەکترمان دەداوە یەکترمان هەڵدەساندەوە بۆ شەونێش لە برسان نەمان دەتوانی بەپێوە ڕاوەستین یەکترمان دادەنیشان تاقەتمان نەمابوو بە تایبەتی کاک فەهمی لێدانی زۆر بەرکەوتە بوو لە یەکەم ڕۆژەوە کە گیرا بووین کە لەمچەمان نەکرابەوە زنجیرەکانی قاچمان هەر پێوە بوو لەگەڵ خوێن تێکەڵ بوو بەیانیەکی کاک فەهمی بۆ خۆی هاتەوە ئەمانە قسەی کاک عوسمانە لە هۆش خۆی چوو بوو یەکسەر دەستی کرد بە قورئان خوێندن برینەکەەکانی دەهاتە دەرەوە منیش وەک برایەک وەک ئەمیرێکم سەریم خستە سەر ڕانم وەسێتی کرد گوتی ئەم دینە ئامانەتە ئاگادار بن ئەم دینە پاکە بە پاچی تەسلیمی خوای گەورە بکەنەوە نەکەن تەنازول بکەن خۆڕاگر بن توخوا ئەگەر بەر بوون خوێنم لەبیر نەکەن تۆڵەی من لەسەر ملی مسلمانان کاک عوسمان دەڵێ لەسەر ڕۆحدان بوو ئیتر تەنها شەهادەی دەینا ئێمەش لە تاوان بە پێلەقە لە دەرگامان دەدا حرەسەکە هات گوتی چیتان دەوێت گوتمان کاکە ئەوە مرد گوتی کەی مرد پێمان بڵێن پاشان مفەوەزێک و دوو حرەس هاتن وتیان دکتۆری بۆ بانگ دەکەین ئەو کەلەمچەی بکەنەوە کەلەمچەش نەدەبەوە هەموو ژەنجی هەڵێ نابوو لەگەڵ خوێن و نەکرایەوە کە دایەنینێ کاک فەهمیش قسەی نەدەکرد هەستی بە هیچ نەدەکرد لە هۆش خۆچوو بوو دەرگایان پێوەدا شەو داهات ئێمەش لە دیاری دانیشت بووین زۆر بۆی گریای بێناز بێکەسوکار بە برسەتی بە ڕووتی کاک فەهمی جانی لە دەستدا سەری لەسەر ڕانم بوو ئێمە هیچمان لە دەست نەداهات تەنها گریان و دوعانە بێ زۆری بۆ گریام چونکە هەتا شەهیدیش بوو قاچەکانی هەر زنجیر و کەلەمچەکەی پێوە بوو ئەو برایانی تر دێنە ئاسایشی گشتی هەولێر ئەو کات من نەقل کرابوومەوە هەولێر کاک عوسمان و کاک قارەمان و کاک شیروان و کاک هێمن و کاک سەید و برایەکی تریش بوو ناوم لە بیرکردیا هەر یەکەیان تەوزیع کران بەسەر قاعەکان یەک لەو برایانە کەوتە لای من ناوی ناڵێم لەبەر خۆی ئەوە بۆ یەکەم جار بوو بیان هێمنە ناو خەڵکی پاشان بردیانن بۆ مەحکەمە بەبێ کەسوکاریان حاکم بەبێ ئەوەی بە ڕووداوەکاندا بچێ یەکسەر ئەمری ئەعدامی دەرکرد سیر لەوەدا بوو دەبوایە کاک فەهمیش ئامادە بوایە یعنی ئەو برای کە ڕۆحی دەرچوو بوو زابتەکانی پارتی دەیانگوت فەهمی لە سجن هەڵاتیە هەر یەک لەو برایانە دەستیان کرد بە تەکبیر لێدان و الله ئەکبەر یعنی لە خۆشیەوەیان زانیوە نانزانیوە مردووان زانیوە هەڵاتوە لە سجنەکە دەستیان کرد بە تەکبیر لێدان و والله ئەکبەر و سرودی سەنەخوض و معارکنا معهم و هەروەها سوجدە بردن ئەو برایی کە لە قاعەی لەگەڵ من بوو کە هاتەوە شوێنی خۆی دانیشت هەر پێ دەکەنی ئێمەش بۆمان نەبوو یەکسەر بچینە لای لە دوورەوە بە ئیشارەت پێی گوتی کە ئیعدامم زۆرمان پێ ناخۆش بوو بەڵام دەسەڵات نەبوو پاشان هاتە لای ئێمە زۆر کەیف خۆش بوو زۆر شکر بوو لەوەی ناخۆشتر کە قەت لە بیرم ناچێ ئێمە پارەمان بۆ ئەو برایە کۆ کردەوە هەر لە ناو سجن ئەوەی پێش ئەوەی بچێتە مەحکەمەی بۆمان کۆ کردەوە گوتمان برام نەوەک بتان بەنە مەحکەمەی بتان بەنە مەحەتە لەوێ حانوت هەیە کە هاتەوە لە مەحکەمە ئەمری ئیعدامی دەرچوو بوو زۆر بە غەریبی پارەکەی بۆ ئێمە گەڕاندەوە وتمان ئەوە چییە برام وتی کاکە ئەگە منتان خۆش دەوێ
لێم وەرگرنەوە من ئیعدام دەکرێم ئەو پارە بۆ شورتەکی مرتد بیخواتن ئەنگۆ بدەنە فیشەک ئەو مرتدانەی پێ بتۆپێنن هەتایە ئەوەم لەبیر ناچێ دەستی کرد بە گریان منیش زۆرم پێ سەیر بوو چونکە ترس لە قەلبی ئەو برایی نەبوو وتم بۆ دەگریەی وتی نەڵێ دەترسێ وەڵا لەبەر ئەوەی ناترسێم کە ئیعدام دەکرێم وعدم دایە لە کاتی ئیعدامی نابێ چاوم ببەسترێ لەبەر ئەوەی دەگریم تا ئێستا حسابم لە کوفر نەکردیە بەڵام بەدەستی دوو شورتان بەدارێوە دەکرێم وتی چیتان هەیە ئەگەر شەهید بووم چوومە لای ڕەسوول الله چی بڵێم ئەگەر شەهید بووی ئێمەش پێمان وت ئەگەر شەهید بووی کاک ماکوانەکە 5 دقیقە وەری کریتەوە مایکەکە بەڵێ برێبەرەکەم السلام علیکم ورحمة الله وبركاته ڕەنگە کاک ماکوان داوای کردە ڕەنگە چوو بە نوێژ بکە برانکردن لە دەنگمە خالد هەر من بیگرمەوە دەستان خۆش بێ بەڕاستی جێی ئەسەفە طبعا چونکە هەر لەم جۆرە بابەتانە کاتی خۆی لە زمانی حیزبی بەعث ئامان خوێندەوە ئەوەی لەسەر پێشمەرگە هاتووە و بەسەر ئەو بەرای عەزیزات خۆمەکە لە زیندانی حیزبی بەعثی شەقەبوون یان لە مذەکرات و کەسانێک کە لە شیعە بوون و بەربوون دوای کتێبەکانیان چاپ کردو بەڵام ئێستا بە هەمان شێوە زۆر بەداخەوە کە ئێستا بە هەمان شێوە ئەیبینین هەمان تەسەڕوفیش هەمان جەلادیش بەهەرحاڵ ئەو برابەڕەزی دیارە کە حکمی ئەعدامی دەرچووە و پاشان بۆ ئەم برایانەی کرد کە قسە ئەکاڵێ وتی چیتان هەیە ئەگەر شەهید بووم چوومە لای ڕەسوول الله ئێمەش پێمان وت ئەگەر شەهید بووی زۆر سەلاممان بگێنە بە پێغەمبەری خوا بە ڕەسوول الله عليه الصلاة والسلام بەداک و بابەوە بە قوربانی بین بەیعەی ئێمە ڕابگێنە تاما بین کەم تەرخەمی ناکەین بەسەر و ماڵ ئامادەین و سەلام لە ئەبوو بەکر و عومەر و هەموو سەحابان ڕابگێنە لەگەڵ هەموو شەهیدان تا ئێرە ئەو دانیشتنە لەگەڵ ئەو برایانە بووم لە پاشان ئەوان نەقلی مەحەقەی کران ئێمەش خوای گەورە ئازادی کردین بەڵام پاش 1 ساڵ ئەوان ئیعدام کران ئەو شۆرتانەی ئەو برایانیان ئیعدام کرد یەکی 250,000 کاک شیروان یەکێک بوو لەو برایانە لە پاش 2 جار هەڵواسین ئەنجا ڕۆحی پاکی دەرچوو بوو بەهەرحاڵەوە یەکێکە لەو نامانەی تر